ڕاوێژکاری پێشووی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا داوای پەناپارێزی دەکات بۆ ئامادەبوونی لە لێکۆڵینەوەکانی لەسەر دەستێوەردانی رووسایە لە هەڵبژاردننی سەرۆکایەتیدا. وەزیری دەرەوەی ئەمریکا دەگاتە بڕۆکسل ڕۆژێک پاش کۆبوونەوەکانی لەگەڵ سەرۆک و سەرۆکوەزیری تورکیادا. سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان داوای کۆمەکی زیاتری دارایی دەکات بۆ پەنابەرانی عێراقی. خۆشهاتنەوە بۆ کورد کۆنێکشنێکی نوێ لە واشنگتنەوە. کورد کۆنێکشن بەرنامەکە دەنگی ئەمریکا لێرە لە واشنگتن ڕۆژێن سێشەم وهەینی لێ کەناڵی NRT تێوەشاندن. سڵاوین گەرم بەرەڤانکاری فلن یان شیرەدوانی بەرێی ئەولەهیان نیشتیمانیە ئەمریکا دەبێژە فلن دانوستاندنان دەگەل کۆمیتەیەن زانیاریان جڤاتن کۆنگرێسێدا دکا و ئامادە بەرسڤە پرسیارین وانە بدە ئەگەر پاراستی بە ji dadgehkirina neadîlane. Lêkolîna digel filin beşeke ji lêkolîneka fireh li ser peywendiyên karbidestên kampêna hilbijartinên serokatiya Donald Trump digel Rûsya. Parêzerê filin Robert Cullen dibêje kesekî berpirsiyar bersiva pisyaran nade bê gerantiya qanûnî. Bêguman wî zanyarî li cem wî hene û ew dixwaze wane jî eşkere bike eger destûdar rê bide. Filin dest ji karkêşana xwe da demekî Kurd piştî postê şîretvanîya ewlehiya niştimaniya Koşkaspî wergirtî ji ber veşartina naverokê danûstandinên xwe digel balyozê Rûsya li Washington û herwesa zanyariyên şaş dayne cêgirê serokî. وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەگاتە بڕۆکسل بۆ بەشداریکردن لە یەکەمین کۆبوونەوەی ناتۆیدا. ڕێکس تیلەرسن بە پەیامنێرانی وتووە ئەم کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی هاوپەیمانێتی ناتۆ بۆ دڵنیابوونەوەی ناتۆ هەموو پێداویستیەکی تەواوی لەبەردەستدایە بۆ شەڕی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی و هەروەهاش پاراستنی ڕەوشی ئاسایشی ڕۆژهەڵاتی ئەوروپا لە بەرامبەر شەڕانگێزیەکانی رووسیادا. ئەم کۆبوونەوەی بڕۆکسل هاوکاتە لەگەڵ هەوڵەکانی بەڕێوەبەرایەتەکەی دۆناڵد ترامپ تا ئەندامانی ناتۆ خەرجی زیاتر دابین بکەن بۆ بەرگری و بۆ بەرەنگاربوونەوەی تێرۆریزم. و سەردانە وەزیری دەربەی ئەمریکا ڕێکس تیلەرسن ji bo Tirkiya û civî navê digel Serok Recep Tayyip Erdogan delîveyek bû ji bo qeyîmkirina peywendiyên Washington digel hevbenda xwe ya NATO di şerê Daeş de. Ev serdan bi hesêb bû bi taybet ku Serokê Tirkiya Erdogan rastî rexneyan dibe ji bergirtina jimareka mezina rekaberên xwe. ئەندامەکانی هاوپەیمانێتی ناتۆ بە وردی دەڕواننە یەکەمین سەردانی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ تورکیا کە ئەندامێکی گرنگ و مشتومڕ لەسەری ئەو هاوپەیمانێتیەیە. وتوێژەکانمان لەسەر بنچینەی سێ ئامانجی درێژدەم دەبێت. پێکەوە کارکردنمان بۆ شکستپێدانی داعش، دروستکردنی سەقامگیری لە هەرێمەکە و پارەپێدانی پەیوەندی ئابووری نێوان هەردوو وڵاتمان. تورکیا لە ساڵی 1952ەوە ئەندامێکی هاوپەیمانێتی ناتۆیە و ئێمە بەردەوام دەبین لە ئەنجامدانی ئۆپەراسیۆنی هاوبەشی لەشکری لەگەڵ ئەو هاوپەیمانەمان و هاوپەیمانانی جیهانیمان بۆ شکستپێدانی داعش. بەڵام تێلەرسن ناچار بۆ ڕێگایەکی نەرم بگرێتە بەر بە تایبەتی بەر لە شەڕی سووریا بۆ گرتنەوەی شاری ڕەقە لە دەستی چەکدارانی داعش بە هاوکاریەکی گرنگی شەڕوانە کوردەکانی سووریا کە تورکیا بە تیرۆریستیان دەزانێت. ئەم هاوبەشیەش بۆتە خاڵێکی گرژی لە پەیوەندیەکانی نێوان تورکیا و ئەمریکا کە تیلەرسن هەوڵیدا چاکی بکاتەوە. ئێمەشان بەشانی تورکیا دەوەستین لە شەڕەکەیدا بۆ ڕاگررتنی تیرۆریزم دژ بە وڵاتە و خەڵکەکەی. هێرشەکەی پەکەکەی ساڵی ڕابردوو ئەوەمان بیردەخاتەوە کە هەرەشەی هێرش لە ناو وڵات چەند نێزیکە لە خەڵکی تورکیاوە. ئێمە دڵگرانی خۆمان ئاراستەی ئەو کەسانە دەکەین کە خۆشەویستەکانیان لە تیرۆری پەکەکەدا لەدەستداوە و غەمبارین بۆ زیاتر لەو حەفتا کەسەی کە لە ناو سووریا لە شەڕی بەجەرگانەیاندا دژ بە داعش کوژراون. چاودێرانی ئەوروپا دەڵێن لە ژێر بەڕێوەبەرایەتی سەرۆک دۆناڵد ترامپ ئەمریکا باشتر دەتوانێت پشتیوانیکی زیاتری تورکیا بۆ شەڕی دژ بە تیرۆریزمی داعش بەدەست بهێنێت. تیلەرسن لەگەڵ ئۆپۆزیسیۆنی تورکیا کۆ نەبووەوە لە کاتێکدا کە هاوپەیمانانی ناتۆ ڕەخنە لە ئۆردۆغان دەگرن بۆ سەرکوتکردنی ئەو کەسانی کە تاوانبار دەکرێن بە پشتیوانیکردنی هەوڵی کودەتاکەی ساڵی ڕابردوو.
پێدەچێت ئەمریکایەکان باشتر چارەسەریان کردبێت لەو ڕوانگەیەوەی کە بەڕێستران بووە دیار نییە کە هیچ نیگەرانیەکی لەبارەی تاکڕاوەکانەوە هەبێت. بۆ نمونە دەشبینین سەرسەودایەکی زۆر باشش لەگەڵ سەرۆکی میسردا دەکات. ئوروپایەکان ئەردۆغانیان زیاتر لە خۆیان دوور کردوێتەوە و ئەمەش جیاوازیەکانی بۆ چوونی ئوروپا لەگەڵ ئەمریکا لە قۆناغی ئێستادا نیشان دەدات. لە ماوەی تەنها چەند هەفتەیەکدا تورکیا ڕیفراندۆم ئەنجام دەدات بۆ فراوانکردنی دەسەڵاتەکانی سەرۆک ئەردۆغان. ڕێبەرانی ئەوروپا هیوادارن لەو توێژەکاندا لەسەر پەیمانەکانی تورکیا بۆ شەڕی دژ بە ملیتانەکانی دەوڵەتی ئیسلامی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا چاودان نەخات لە ئاست سەرپێچیەکانی مافەکانی مرۆڤ. هەروەها گەورە کاربەدەستانی تورکیا دەڵێن وزەی زیاتر پێویستە لە پەیوەندیەکانی نێوان واشنگتن و ئانکەرەدا هاوکاتی سەردانەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ تورکیا. وەزیری دەرەوەی تورکیا ئاماژەی بەوە کردووە کە هەنگاوی کۆنکریتی پێویستن. ئایا دەبێت ئەو وزەیە چی بێ کە تورکیا باسی دەکا؟ پێشتر ئەم پرسیارە و چەند پرسیارێکی تریشم لە دکتۆر مارک کاتز پسپۆڕی زانستە سیاسیەکان کرد لە زانکۆی جۆرج مەیسن لە ستانی ڤرجینیا. Well, I think that what Turkey was hoping was that with the onset of the Trump administration, پێم وایە تورکیا هیوای وایە کە بەڕێوەبەرایەتیەکەی ترامپ بەلای ئانکارادا دای بشکێنێت و نیگەرانیەکی ئەوتۆی نەبێت بەرامبەر دۆسیەی مافەکانی مرۆڤ و پرۆسەی دموکراسی لە تورکیادا و هەروەها دەشێت تورکیا وەهاش بیر بکاتەوە کە ئەمریکا یان ئەم بەڕێوەبەرایەتیە بکەوێتە دوای خواست و بەرنامەکانی تورکیا لە دۆسیەکانی وەک کورد لە سووریادا یانیش دۆسیەکەی فەتحوڵڵا گولەن. بەڵام هەر هیچ نەبێت تا ئێستا پێدەچێت کاربەدەستانی بەڕێوەبەرایەتیەکەی ترامپ بە پێویستی نەزانن لەگەڵ ئەم خواستانەی تورکیادا بن. هەر بۆیە لەو بڕوایەدام تورکیا لە جۆرە خەیاڵێکدا دەژی سەبارەت بە پەیوەندیەکانی ئانکارا و واشنگتن. مەحمەد چاوچۆغلو وەزیری دەرەوەی تورکیا نکۆڵینەوە ناکا کە کێشیان هەبووە پێشتر لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک ئۆبامادا و دەژڵێت لەسەر دوو هۆکار بووە. یەکەمیان دۆسەی پێدە و یەپەگەیە لە سووریادا، دووەمیشان ئەوەی فەتحوڵڵا گولەنە کە ئەبێ ڕادستی تورکیا بکرێتەوە وەکو تورکەکان دەیانەوێت. پێت وایە بەڕێوەبەرایەتی دۆناڵد ترامپ پەیوەندی خۆی لەگەڵ کورد لە سووریادا بکشێنێتەوە؟ No, I really don't think so. And in fact, I think that that the Kurds have shown that they're among the most effective fighters. نەخیر، بەڕاستی پێم وانییە، چونکە کورد نیشانی داوە کە چالاکترین هێزە لە شەڕی دژی چۆریستانی دەوڵەتی ئیسلامیدا. هەر بۆیەشە پشتکردنە کورد کارێکی نەگونجاوە. خاڵی دووهەمیش ئەوەیە کوردی سووریا ئەو لایەنەیە کە هەم ئەمریکا و هەمیش رووسیا پشتیوانی دەکەن. ئەمەش شتێکی گرنگە. دەبینیت کە هاوکاریکی سنووردار هەیە لە نێوان ئەمریکا و رووسیادا لە قەیرانی سووریادا و پێشم وایە بەڕێوەبەرایەتیەکەی ترامپ پەیوەندیەکی باش دەخوازێت لەگەڵ مسکۆدا. پاشانیش ئەگەر بە شێوەیەک یان بە شێوەیەکی تر پەیوەندیەکانی تورکیا و ئەمریکا گرفت و ئاڵۆزی زیاتری تێکەوت، ئەوە واشنگتن پێویستێکی زیاتری بە کورد دەبێت. وایە یان نا؟ بێگومان لەو کاتەدا پێویستمان بە پشتبەستنێکی زیاترە بە کورد. هیوادارم ئەمریکا تورکیا لەدەست نەدات و وەک هاوپەیمانێک، بەڵام بە پێی لێدوانەکانی کاربەدەستانی تورک پێدەشێت گومانەکان هەروە دێو زیاتر بن لەسەر ئەم پەیوەندیانە و بەڕێوەبەرایەتیەکەی ترامپ ئەم لێدوانانەی کاربەدەستانی حکوومەتی تورکیا بە ڕشد وەردەگرێت و پێش دەچێت پلانیشی هەبێت ئەگەر هاتوو پەیوەندیەکان زیاتر تێکچوو. بەڵام پرۆفسۆر مارک وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەیدا خۆی لادا لە وەڵامدانەوەی ئەو پرسیارانەی کە تایبەت بوون بە پێدە، کە تایبەت بوون بە یەپەگا و هەروەها شەڕی ڕقە. بەڵام ئەوەی وت دەڵێ ئەمریکا لەم شەڕەی دژی تێرۆردا لە بەردەم کۆمەڵێ بژارەی سەختدا بووە. بەڕای تۆ ئەوە چی دەگەیەنێ؟ Well, I saw a news report from National Public Radio. دەزانی راپۆرتێکم لە ماڵپەڕی رادیۆی NPR بینی ئەوەی لێتە گەیشتم. ئەو بژارە سەختە هەر تەنها بۆ واشنگتن نەبووە، بەڵکو بۆ ئانکاراش بووە. بەڕاستی خوێندنەوەی من بۆ ئەم جۆرە هەڵوێستانە ئەوەیەکە لە کاتێکدا ئانکارا سەنگی و تیشک دەخاتە سەر کورد لە سووریادا، ئەی دەبێت ئەڵتەرناتیڤەکەی چی بێت ئەگەر دەوڵەتی ئیسلامی دەست بکات بە هێرش بۆ سەر تورکیا. بۆ یەشتێکی
خراپ نییە بۆ بەرژەوەندی تورکیا کە کوردی سووریا بەشدار بێت لە شکست پێهێنانی تۆریستانی دەوڵەتی ئیسلامیدا. دیسانە و دەیڵێمەوە ئەوە تێگەیشتنی منە کە بژارە سەختەکە بۆ تورکیاشە وەک چۆن بۆ ئەمریکاش بووە. پرۆفسۆر مارک دووەپرسیارم بەڕای تۆ پێویستە کورد پەیوەندیەکی نزیکتری هەبێت لەگەڵ واشنگتندا و ئامادەیان هەبێت لێرە لە واشنگتن بۆ وتوێژ و دانوستانی زیاتر لەگەڵ حکوومەتی ئەمریکادا بەڕێوەبەرایەتی ئەمریکادا سەبارەت بە مافەکانیان هەم لە تورکیا و هەم لە سووریاشدا؟ I think it's crucial for Washington to be speaking with the Kurds now. The Kurds are obviously an important force. پێم وایە گرنگە بۆ واشنگتۆن لەگەڵ کورددا بکەوێتەوە توێژ. کورد ئێستا هێزێکی گرنگە لە ناوچەکەدا. نیشانی داوە کە دەخوازن لەگەڵ ئەمریکادا کار بکەن. گومانیشی تێدا نییە کە رووسیا لە وتوێژدایە لەگەڵ کورد. ئیدی بەڕاستی گەمژەییە ئەگەر حکوومەتێک هەبێت و نەخوازێت وتوێژ لەگەڵ کورددا بکات. چونکە بە چی جێی کورد پڕ دەکەنەوە لەم شەڕەدا لەگەڵ دەوڵەتی ئیسلامیدا. پێم وایە پێویستە هەموو لایەک بکەوێتەوە توێژ لەگەڵ کووردا و ئێستاش کاتێتی هەرچەندە درەنگیش کەوتووە بەڵام نەچوە بچێت و بە دڵنیاییەوە و توێژ نەکردن لەگەڵ کورددا یارمەتی دەرنابێت بۆ هیچ شتێک. ولێ دەمەکی تند و تیژی دلێڤبەرە پشتەڤان و دژن ڕفراندۆما تورکیەدا دەبن ژمارەکەوان لە پێش قۆسڵخانە تورکیە لە بروکسل بریندار بوون دۆ پێنجشەمبوویە دە پانێلەکێدا لێرە لە واشنگتن ئەو ناڤەڕۆکی مشتومەڕەکە سیاسی بوو بەشداران چاکی و خراپبیین ڕفراندۆمێ ئانین زمان. پشتی دو هەفتیان وڵاتیان تورکیە بچن سەر سندوقە و یە بریارە خوا داوی بدەن. دە هەمان دەمەدەجە چالاکیان پارتیان سیاسیجە ڕۆژ بڕۆژ زێدە دەبە. ناوەندە vekûlinên siyasî û aborûyê SETA ji li Washingtonê konferansek di derbarê referanduma li Tirkiye pêkanî. Parlemenê AKP Abdulhamid Gül ji yek ji beşdaran bû û dibêje eger referandum ji bo me serfirazî derbas bibe wî demî pêşiya Tirkiyeyê vebe. Bu reform paketiyle bi vê paketa referandumê xelek dikare bi hêsanî nûneratiya xwe hebe di desthilatê da. AKP û Serokkoman Recep Tayyip Erdogan desthilatdariya xwe sedased ji gelê Tirkiye distîne. Bi sîstema perlemanî zehmete kar birêve biçe. Ew kesên dijî vê paketê radwestin naxwazin pêşveçûnên baş li Tirkiye bêneholê. Qanûna bingehîn yan niha piştî kûdetaya leşkerî ya sala heştiyan hatiye çêkirin. Em hewl didin vê biguherîn û pêşiya Tirkiya vekeyn. Pisporê navenda vekûlinên siyasî û aborî ya SETAyê nebîmîz ji di axaftina xwe de bal kêşan li ser hêza desthilatdariya AKP û giringiya sîstema serokatiyê. Tirkiye'de di dîroka Parlemana Tirkiye'de di hilbijartinên serokkomariyê de gelek pirsgirêk derketin holê. Dema desthilatdariya siyasî hêza xewinda dike wê demê derbeyên leşkerî çêdibin. Di heft derbeyên leşkerî de çar ji wan bi ser ketin. Sedema vê jî desthilatdariya siyasî nebihêz bû. Eger AKP nebihêz bûya ev derbeya leşkerî jî wê bi ser keta. Ji ber vê ev sîstema nû wê rê li derbeyên leşkerî bigire. Her du aliyên referandumê gelek senaryo di derbarê êrêkirin û neêrêkirina referandumê de çêkine. Gelo piştî referandumê tiştê çawê li Tirkiye biqewme û ev referandum dikare bandoreke çawa li ser pirsgirêkên li Tirkiye çêke. Ev pirsîne hemî benda bersivanin. Parlemenê berêya Partiya CHP Aykan Erdemîr dibêje Recep Tayyip Erdogan bi fiîlî wek sîstema serokatiyê karê xwe rêve dibe û bi tinê ew dixwaze vê bike fermî. Benim açımdan baktığımızda Binêrîna min roja piştî referandumê encama vê her çî jî be civaka Tirkiyeyê de parçetir bî. Çûnkî çalakiyên vê referandumê gelek tund derbas dibîn. Hem ji mafên demokrasî hatîne dûrketin, hem jî zordestî jî zêde bûye. Ji ber vê yekê ez dibêjim encama referandumê her çi bî Tirkiyeyê winda biket. Li Tirkiye pirsgirêkên maf û azadiyan herdem hebûn. Eger encama referandumê nebît Tirkiyeyê wek herdemî lê berdewam bît. Eger encam ere bît ev rewş dê kurtir û ne baştir bît. Rojên jimare ji bo vê referandumê maye û partiyên siyasî li Tirkiye çalakiyên xwe ji zîdetir kirîne. Xemgîniya herê pêş dikeve gelo roja 18 Nîsanê Tirkiyeyê çawa hişyar bibe û demek nêz de ev pirsiyê bersiva xwe bibîne. Aramacar dengê Amerîka. سکرتێری گشتی نەتەوەیە گرتوەکان داوای هاوکاری زیاتری دارایی دەکات بۆ بەرنامەکانی UN لە عێراق. ئەنتۆنیۆ گۆتێرس دەڵێت
هاوسۆزی نێونەتەوەی پێویستە بۆ خەڵکی مووسڵ. ئەم لێدوانەشی هاوکاتی سەردانەکەی سکرتێری گشتی UN بووە بۆ ئۆردوگایەکی ئاوارەکانی مووسڵ کە نزیکەی 20 کیلۆمەتر لە شارەکەەوە دوورە و دەشڵێت ئەو خەڵکە دووچاری مینەتێکی زۆر گەورە هاتوونەتەوە. گۆتەرس دەڵێت تا ئێستا بۆ بەرنامەکانی هاوکاریکردنی عێراق تەنها لە سەدا هەشتی داراییەکەی دابین کراوە. بەپێی نەتەوەی یەکگرتوەکان وەها مەزەنگە دەکرێت تا ئێستا 215,000 کەس بەهۆی کردە لەشکریەکانی ئازادکردنی مووسڵەوە ئاوارە بووبن. و سەرۆکی پەرلەمانی عێراقی ڕژدیا هایداریکردنێ کرد لە دەبێ بەردەوامیە کارên لەشکری لە دژی ملیتانên دەولەتا ئیسلامی داعش لە مووسڵێ و دەبێژە دەبێ ئەم گەلێکی هزراخوا بکن بەری لەزێ لێ ڕزگارکردنا بەتەمامیە باجێر بکن. سەلیم ئەلجبوری سیاسەتوانی سونی خەماخوا ji bo سلامەتیە ژیانە مەدەنیان دیار کرد. li van heman hêzên Iraqê û yên hevpeymanan rastî bi zehmettirîn şerran dibin di nav bajarê Mosulê de û êrişên bi firokan û tank û topan zêde kirine ji bo paqijkirina pitir taxên Mosulê li Rojava ku hêşta pirî medenî ne. Mezna qomandarekî Emerîkî jî dibêje kuştina medeniyan li roja hevdeyê vê mehê bi şaştiya Amerîka jî bû. Şahê dibêjin hêrişên firokan bi kêmî 100 kes kuştin. سەرۆکوەزیری عێراقیش دەڵێت پشتیوانیەکی زیاتری لە ئەمریکا بینیوە بۆ وڵاتەکەی هاوکاتی سەردانەکەی بۆ واشنگتن. حەیدەر عەبادی لە دیمانەیەکی تایبەتیدا لەگەڵ کەناڵی ئەلحورڕەدا دەڵێت ئەو پشتیوانیە هەر تەنها بۆ شەڕی دژی تێرۆریزم نییە بەڵکو بواری ئابووری و وەگەرخستنی سەرمایەش دەگرێتەوە. سەبارەت بە کوژرانی خەڵکی سیڤیل لە مووسڵ عەبادی دەڵێت چەکدارەکانی داعش هەر شوێنێک جێدەهێڵن خەڵکی ئەو ناوچەیە دەکوژن و ڕێگەی جۆراوجۆریش بەکاردەهێنن. هەر لەم دیمانەیەیدا سەرۆکوەزیری عێراق باسی لە ڕەوشی وڵاتەکەی کردووە لە نێوان شانشینی عەرەبستانی سعودیە و کۆماری ئیسلامی ئێراندا. پشتی 2 ساڵین بەڕێوانیکردنê ji kêmaniyên olî li Iraqê û alîkariya qurbaniyên jenosayda komala dewleta îslamî bi serê êzdiyan anî berhevankareka mafê mirovan ya Emerîkî Amy Albem daxwazê ji karbidestên bi rêveberiya nû ya Amerîka dike heta pitir karî bike ji bo rizgarkirina qurbaniyên jenosaydê bi taybet li Şingalê. Digel derxistina komala dewleta îslamî Daeş ji Iraq û Sûriya civakên kêmaniyên olî rastî tirsa ji navçûnê dibin. Nemana baweriya wan bi civakên dorûber û wêrankirina aboriyê wan û nebûna xizmetên binemayiyên jiyanê wê tirsê mezintir dike. Berhevankarên mafê wan kêmaniyan erkê parastina wan dêxin stoyê civaka nêfneteweyî. ئەگەر جیهان نەڕا بەسەرخوا و پاراستنا ئێزیدیان دابین نەکە وان ڕزگار نەکە ئەو نامینن و ئێدی کێمانیە نەمەسڵمان di çend ساڵاندا لە عێراقê نامینن. Dr. Amy Albem yek ji wan berhevankarên Emerîkiya piştî hêrîşa Daeş li ser Şengalê xwest xizmeta êzdiyan bike karê xwe. ئەو dibêjin min me serbas nevin em dikarîn berevaniyê ji xwe bikin lê me pêdivî bi alîkariya derve heye bi çekên berevaniyê û ya ji hemû yê girîngtir me piştevaniya firokên hêzin hevpeymana divêt da ku snûrên me parastî bin û em nebîn armanca êrişeka din. Ev çalakvana Emerîkî mijûrî çapkirina kitêba xwe ya bi navê Cenosayda dawiya êzdiyan e. Ew berhemê 2 salên jiyana wê ye di nav êzdiyan de. Niha li Washington'a hikûmeta nû ya Serok Donald Trump han didetin heta mafê penaberiyê bide qurbaniyên wê genosaydê. Wê digel karbidestên Wezareta Derve ew bi hes azirandiye. Ew baş agadarin û zanyariyên bi deqîqeya digehin wan û agadarî dest û darê de verêne. Wan divêt kêmaniyên olî biparêzin lê dibêjin dana mafê penaberiyê proseyek dirêj e. Di kitêba xwe de Dr. Amy aloziyên herêmê di sê pirsên tevlîhev de dibîne. Heza Kurdan ji bo dewleta serbixwe, heza Musulmanên radîkalên Sunnî ji bo damezrandina xelafeta İslamî û ya Amerîka jî ji bo kontrolkirina neftê. Lê gelo kê pîlana serhildana Daeş daişt? Ez nîşana dibînim ku hêzin biyanî bi taybet Tirkiye çavêxwe ji Daeş girt. Gelek nîşan hene ku Tirkiye piştevaniya Daeş kir heta piştrast be Kurdistan azad nebe. Rastiya ku deverên kêmaniyên olî li Mosulê deverên kêşedarên nêvbera
بەغدا و هەولێرێدەنا دەردێوان کیمانیان ئالۆستر کردیا و هێشتا خەڵکیوان دەڤەران نزانن کە ئەنجامی شەڕێ بەغدا و هەولێرێ دێ چ بە. Ez bawer dikim dêje êzidiyan ra baştir be eger digel Kurdistanê bin, ne digel hikûmeta İslamî li Bexdayê. Lê heta birînewa bê dermankirin divêt Kurd pênasînê bi genosaydê bikin. Peşîmaniya xwe nîşan bidin ji ber vekişana pejmergeyan û hiştina êzidiyan bê berevanî. û ji bo berevanîkirinê jiwan û avadankirina wêraniya Daeş li dûxwe hêlayî êzdî û Kristiyan û xelkê diyê tevaya wan deverên dû sal û nîva Daeş girtîn çav li Amerîka û netewên girtiye. بەلانی کەم 22 کەس کوژراون و نزیکەی 72 کەسیش بریندارن لە ئاکامی ئۆتۆمبیل تەقاندنەوەیەک لە بازاڕێکی ناوچەیەکی شیعاینزاکاندا لە پاکستان. لەشکری پاکستان دەڵێ هەلیکۆپتەری ناردووە بۆ گواستنەوەی بریندارەکانی ئەو هێرشەی ناوشاری پاراچنار پایتەختی هەرێمی کەرەم و ئەم هێرشەی ئەمڕۆ هەینی دوابەدوای زنجیرەیەک توندوتیژی تونڕەوان بووە کە تەنها لە مانگی دوودا بەهۆی ئەو هێرشانەوە 130 کەس لە سەرانسەری وڵاتەکەدا کوژراون. جەماعەت الئەحرار کە لایەنێکی ڕێکخراوە چەتریەکەی تەحریکی تالیبانە لە پاکستان بەرپرسیارەتی خۆی لەو هێرشە ڕاگەیاندووە. ڕێبەرانی شیعە لە پاکستان لۆمەی ئەم هێرشە دەخەنە ئەستۆی شکستی دەستگا ئاسایشیەکانی پاکستان لە پاراستنی خەڵکدا. یەکێک لەو شتانەی کە پێدەچێت ئەمریکاییەکان هاوڕابن لەسەری ئەوەیە کە کۆنگرێسی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ئێستادا بە باشی کارەکانی خۆی ناکات. بەپێی ئەو ڕاوەرگرتنە گشتەی نێوەندی گالوب کردوێتی ڕێژەی پەسەندکردنی کارەکانی کۆنگرێس بە بەراورد لەگەڵ مانگەکانی 3 و 4 ساڵی پاردا کەمی کردووە. هەر ئەمەش وهای کردووە جارێکی تریش قسەکردن لەسەر ریفۆرمکردنی کۆنگرێس گەرم و گوڕ بێتەوە. دەکوترێت یەک لەو بیرۆکانە کە ڕەنگە زۆرینەی هاوڵاتیانی ئەمریکا لەم ساڵە دوایانەدا لەسەری هاودەنگ بووبێتن پێویستی چاکسازی لە شێوازی کارکردنی کۆنگرێسی ئەم وڵاتەیە. ساڵانێکی زۆرە پسپۆرانی سیاسەتی ناوخۆ لە ئەمریکا و تەنانەت هەندێک لە ئەندامانی کۆنگرس لە خولە جیاوازەکاندا تیش دەخەنە سەر ئەم بابەتە. کۆنگرس کارانیە و بە دروستی کار ناکات و لە ڕاستیدا شکستی هێناوە. پێم وایە گەورەترین بەڵگە بۆ دروستی ئەم بانگەشەیە ئەوەیە چەند ساڵ لەمەوە پێش حکوومەتی ئەمریکا لە کار کەوت. ئێستاشەوە زیاتر لە ساڵێکە دوو ئەندامی دموکرات و کۆماری خوازی کۆنگرس لە وەلایەتی ئیلینۆی بڕیارنامەیەکیان بڵاو کردوێتەوە کمیتەیەکی دوو حزبیان پێکێناوە بۆ چاکسازی لە شێوازی کارکردنی کۆنگرەدا. راپرسێکی گشتی گاڵۆپیش نیشانی دەدات ڕێژەی ناڕزایەتی لە کۆنگرس ساڵی پار ڕوو لە هەڵکشان بووە و لە 78% لە مانگی 3دا گەیشتۆتە 84 لە سەد لە مانگی 8 ساڵی پاردا. لەم دوو مانگەشدا تەنیا نێوان 13 تا 18 لە سەدی کۆمەڵگەی ئەمریکایی لە کۆنگرس و شێوازی کارکردنی ڕازی بوون. کێشەی کارەنەبوونی کۆنگرس هەندێکی پەیوەندی هەیە بە دووجەم سەربوونی سیاست لە ئەمریکادا بەگشتی و بە کۆمیتەگەلی کۆنگرس چارەسەر ناکرێت. بەڵام هەندێک لەم کێشانە پەیوەندی هەیە بە شێوازی بەڕێوەبردنی کۆنگرە و تەنانەت پەیوەندیەکانی ئەنجومەنی نوێنەران و سنا لەنێو کۆنگرەدا. زۆرینەی هاوڵاتیان نازانن چەند پەیوەندیەکی کەم لە نێوان ئەندامانی ئەنجومەنی نوێنەران و سێناتدا هەیە. لە ڕاستیدا یەک لەو شتانەی ئەم کۆمیتەیە لێکۆڵینەوەی لەسەر دەکات دۆزینەوەی ڕێگەگەلێکی کاری هاوبەشی زیاتری نێوان ئەندامانی ئەنجومەنی نوێنەران و سەنەتۆرەکانە. بە پێی ژمارەی ئەندامانی نوێنەران بۆ ئەوەی پێشنیاری یاسایی ئەم کمیتە بخێتە بەردەنگی نوێنەران و بێتە یاسا دەبێت لانیکەم 180 ئەندامی تری کۆنگرە پشتگیری لەم کمیتە بکەن. ئایا چاوەڕوان دەکرێت ئەم ڕێژەیە پشتگیری لەم کمیتە بکەن؟ ئێمە زۆر بەوە شانازی دەکەین کە 50 ئەندامی ئەنجومەنی نوێنەران لە هەردوو حزبی دموکرات و کۆماریەکان تا ئێستا پشتگیری پێشنیارە یاساییەکەمان دەکەن. ئێمە بەردەوام دەبین بۆ دۆزینەوەی باشترین ڕێگا بۆ چاکسازی لە کۆنگرەدا بۆ کاراکردنەوەی. ئەم دوو ئەندامی ئەنجومەنی نوێنەران زۆر بە هەموویدەوە بەردەوامن لەو بەرەو پێشبردننی پێشنیاری یاساییەکەیان هەرچەند سەرخاڵی کۆنگرس بۆ پێشنیاری یاساییانەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران لە هاوکاری لەگەڵ ئیدارەی ترامپ بە شوێنی کەوتون وانیشان دەدات ناتوانین بەم زوانانە چاوەڕوانی بە یاسابوونی پێشنیاری چاکسازی کۆنگرس بین. شاد عەلەوی دەنگی ئەمریکا. مەلانیا ترامپ
خانمایەکی ئەمریکا ڕێز لێ خانمێن سارەت گرت دەڕێ و ڕسمێکدا لە وەزارەتە دەرڤە یا ئەمریکی ئەگەرچی هەتانەها خانمایەکی نە لە پێش ڕۆناهیا چالاکین سیاسیە لێ شارەزا باوەڕ دەکەن لە مەهێن داهاتی ئەوێ جه بکرا دەڕێ و ڕسمین چالاکین ڕەنگە نە سیاسیدا. The First Lady of the United States, Mrs. Melania Trump. لێ وەزارەتە دەرڤە ئەمریکا لە واشنگتنێ خانمایەکێ مێلانیا ترامپ بە خێرات ناوەرگرین خەلاتە ژنێن وێرەك ئین جیهانێن وێ ساڵێ کرد. هەر یەک ژڤان ژنن قەهرەمان چیرۆکەکە وێرەک هەیە کودوی ئەگەر ئاخۆ لەسەر ما هەمیا بکات هەتا ئەمژی تشنن مەزن بدەسێنن. خانم ترامپ کو جارا داوی دە مەراسی ماسوود خواردنە هەفژینێ خوای لە پێش چاوان بوو دەرکەت پێش کامێرەیان. لە مەهادوو ئەوچوو فلۆریدا دەگەل ژنا سەرۆکوەزیرە ژاپۆنێ بوو گەشتەکێ لە موزەخانەکێ و باخچەکێ. پاشتر لەوێ مەهێ وێ خێراتنا سەرۆکوەزیرە ئیسرائیل نەتەنیاهو و خانماوی کرد بوو کوشکا سپی. دیفرا ئەو ئامادە بوو لە یەکەم گوتارە هەفژینێ خوا لە کۆنگرێسێ. لێ بڕیارە وێ کو لە نیویۆرکە بمینە حتا کوڕێوێ خوندنەخوا خلاص بکە ئەو لەبەر چاوێنگەلی و نێزیکی هەفژینێ خوا نەهێلا. پرۆفیسۆرا زانینگەها ڕایدر میرا گوتن دەبێژە ئەف ژی لە دەف سەرۆک و خانمێن یەکێن بەرێ نەبووە. هەرش دەست پێکە یا دیار بوو کو ئەو یاگرتی بوو ئەس نزانم کا کەیفاوی سیاسەتت هات ئان نە ئەو ژی سیاسەتە دە ئاستەکە gelek بلندە یا بربژارکردنەوەی بۆ سەرۆکاتیە بدیتنا من هێشتا gelek مایە حتا کو بۆ وێ سەناهی تر لێتێ. لێ هێدی خانمایەکێ ڕوو لێ عادەتی دەبینە دەست پێکاوێ مەهێ ئەو چوو نەخۆشخانەکێ لە نیویۆرکێ هاتە پرتوکا ژێ زارۆکێن نەخۆش را بخینە. ئەو هەروەسا لە واشنگتن ئامادە بوو جەژنا جیهانە یا ژنان پیرۆز بکەم. ڕاگرتنا چاوترساندنا بەڕێکا ئینترنێتێ و بەهێزکردنا ژن و کچان دوو پرسگرێکن وێ سووزدایە وەک خانمایەکێ چارەسەر بکە. ئەف ژی دیکارێ وێ وەک هەفکەت دگەل خانمێن سەرۆکن بەرێ. باربرا بوش gelek piştavaniya xandinê dikir. Laura Bush piştavaniya fêrbûnê û perwerdekirinê dikir. Hillary Clinton gelek piştavaniya sexberiya saxlemiyê dikir. Ev babete hemî bo xanima êkid giring in. Lêca tirsandina birêka internetê û bihêzkirina jinan bi wê babetê giring in. Gel babetê dî ku xanimet êkê berê piştavaniya wan dikir. لێنەها خانمایەکەیە وڵاتی هێش فێر دەبیت کو چاوێن هەمی جیهانێ یەل سەروێ لە بلندترین ئۆفیسا وڵاتی. یەکێکیش لەو 13 خانمەی خەڵاتی ژنانی بوێریان وەرگرتووە خانمێکی عێراقیە بەهۆی ئەو ڕۆڵە پێشەنگیەی لە داکۆچیکردن لە مافەکانی مرۆڤ و دیموکراسی و یەکسانی ژێندەری و بەهێزکردنی ژناندا هەیبووە. خەڵاتی وەزارەتی دەرەوە بۆ ژنانی بوێر لە جیهاندا ساڵانە لە مەراسیمێکی تایبەت بەڕێوە دەچێت بۆ ڕێزگرتن و پێزانین بەو ژنانەی ئازایەتێکی لە ڕاددەبەدەریان نیشانداوە بۆ ڕێبەرایەتکردن و هەوڵەکانیان بۆ هێنانەدی ئاشتی و ڕەوایی و یەکسانی جەندەر و پاراستی مافەکانی مرۆڤ و بەهێزکردنی ژنان کە بەهۆی کارەکانیانەوە تا ڕادەیەکی زۆر ژیانیان کەوتۆتە مەترسیەوە. خەڵاتی ئەم ساڵیش لە ڕۆژی چوارشەمەدا لەلایەن خانمی یەکەم میلانیا ترامپەوە بە 13 ژنی بوێر بەخشرا. پێویستە وڵاتی گرتووەکانی ئەمریکا پێکەوە لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی پەیامێکی ئاشکرا ڕەوانەی ئەوانە بکات کە چاویان لەسەرمانە هەر بۆیە ئەرکی ئێمەیە بەردەوام بین لە تیشک خستنە سەر هەرچی سەرکەوتنێکی نەئاساییە کە ژنان بەدەستیان هێناوە. جەنات الغەزی جێگری بەڕێوبەری ڕێکخراوی ئازادی ژنان لە عێراق یەکێکە لەوانەیە ئەو خەڵاتیان وەرگرتووە بەهۆی پابندبوونی لە یارمەتیدانی ژنان بۆ قوتاربوونیان لە توندوتیژی خێزانی و پاراستنیان و دەسڕاگەیشتنیان بە پارێزەر. ئەلغەزی کە 10 ساڵ لەو بارەدا کار دەکات دەڵێت ئەو خەڵاتە هانی دەدات بەردەوام بێت لە کارەکەی. یعنی بالبدایە ئەنو سەرەتا هەستی جۆرە جرم هەبوو خەڵاتێک بەو گرنگیە دەبێت چه مانایەکی بۆم هەبێت بەرپرسیارەتی زیاتر دەخاتە ئەستۆمەوە لە کۆمەڵگادا هەر ئەوەندە نییە خەڵاتەکەم وەرگرت بێت بەڵکو دەبێت لەو ئارەسەی گرتومە بەردەوام بم. ئەلغەزی هەروەها پەیامێکی ساکار و سادەشی هەیە بۆ ژنانی عێراق ئەویش کە توندوتیژی قبول نەکەن. إنه لازم نبطل نسكت دەبێت بێدەنگ نەبین حکوومەتی عێراق هیچ بایەخێک نادات بەو دۆسیانەی کە ئێمەی باسی لێوە دەکەین.
ئەو دەشڵێت هەنووکە لە عێراق یاسای پاراستن لە توندوتیژی خێزانیدا ڕێژراوە کە مشتومڕێکی زۆری لێکەوتۆتەوە و پێویستی بە پشتیوانیەکی بەرفراوان هەیە. بۆ پەسەندکردنی یاساکە پێویستیمان بە پشتیوانیکردنی حکوومەتی عێراق و کۆمەڵگای نێودەوڵەتیە تا بتوانین هەمواری بکەین و یاساکە لە عێراق بەرقەرار بێت. جەنات الغەزی براوی خەڵاتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆ ژنانی بوێر یەکێکە لە زیاد لە 100 ژنی تر لە 6 وڵاتانی جیاوازەوە کە ئەم خەڵاتیان وەرگرتووە لە وتەی لە ساڵی 2007ەوە دەستی پێ کردووە. بیویا کوژنین بجسارت و بجرگ زیده بن لجیهانی امتین دماهیا برنامه کرد کنبشن یا ایرو روژا سیشم مدیسان جوانا دیگلو خدا حافظ هر شاد